بڕیار بوو ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو یادی 32 ساڵەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بکرێتەوە. بەڵام بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم بۆ نەو یادەکان ڕاگیران. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەڕێوەبەری شەیدان و ئەنفەڵکراوانی هەڵەبجە ڕایگەیاند ئەم ساڵ 32 ساڵەی کیمیابارانی شارەکە ناکرێتەوە. بە بۆنەی تێپەڕبوون بەسەر 32 ساڵ بەسەر مەرگەساتی هەڵەبجە سەری ڕێز و نەواژش بۆ شەیدانی هەڵەبجە و سەرجەم شەیدانی کورد و کوردستان دانێنین. دیارە لای هەمووان ڕوونە ئەم ساڵ بە بۆنەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە و لەبەر سەلامەتی گیانی کەسوکاری شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و خەڵکی پارێزگای هەڵەبجە و میوانە بەڕێزەکان بڕیاردرا مەراسیم و گردبوونەوە و یاد بەو شێوازی کە ساڵانە کراوە نەکرێتەوە. دیارە سەلامەتی کەسوکاری شەیدان لە هەموو شتێک بۆ ئێمە گرنگترە و بۆ دوای ئەوە خەڵکی ناوچەکە و میوانە بەڕێزەکان. ساڵانە لە یادکردنەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە مۆنومێنتی شەیدان چەندین چالاکی جۆراوجۆری تایبەت بە تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەڕێوە دەچوو. بەڵام ئەم ساڵ داوا لە هاوڵاتیان دەکرێت سەردانی مۆنومێنتی شەیدان نەکەن لەبەر خۆپاراستن و تەندروستی گشتی کە لە ئێستاشدا مۆنومێنتەکە نۆژەن دەکرێتەوە. بەڕێزان بەخۆتان نەزان بەهۆی ئەو دەرد و پەتایی کە ئێستا بڵاو بۆتەوە لە تەواوی جیهانە نەک لە کوردستانە ئینشاءڵڵا هەموو هاوڵاتیان سەلامەتە بن و پابەندی ڕێنمایە تەندروستەکان ئەبین. بە دەرەوە مۆنومێنتی شەیدانی هەڵەبجە ئێستا لە خۆناغی نۆژەنکردنەوەیە بۆیە دەرگای مۆنومێنت دائەخرێت و داوا لە هاوڵاتیانی خۆشەویست و میوانە بەڕێزەکانەکەین سەردانی مۆنومێنتی شەیدانی هەڵەبجە نەکەن تەندروستی و سەلامەتی ئەوان لای ئەمە لەسەر و هەموو شتێکەوەیە. ساڵانە لە 16 سێیەم ساڵێک بە شێوەیەکی بەرفراوان یادی تاوانی کیمیابارانی شاری هەڵەبجە دەکرایەوە. ژمارەیەکی زۆری کەسوکاری شەیدان و نوێنەر و کونسوڵی وڵاتانی جیهان بەشداریان تێدا دەکرد. بەڵام بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ سەلامەتی تەندروستی هاوڵاتیان و ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەمووان لە ماڵەکانی خۆیان دەمێننەوە و یادەکە ناکرێتەوە. 32 ساڵ بەر لە ئێستا ڕژەمی بەعس کیمیابارانی هەڵەبجەی کرد و 5,000 شەهید و دەیان هەزار کەسیش بریندار و ئاوارە بوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.